دیارە ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی کوردستان وەرزی بەهاری دەست پێ دەکاتەوە. چەند پێشنیازی یاسا و پرۆژە یاسا گفتوگوی لەسەر دەکرێت. دەپرسین پرۆژە یاساکان چین بە شێوەیەکی گشتی ئەو خاڵانی کە بەشێک لە پەرلەمانتاران یاخودە پرۆژە یاسایانی کە بەشێک لە پەرلەمانتاران ناڕزایەتیان لەسەر هەیە کامانن و چۆن کار لەسەر باشترکردنی ژیان و گوزرانی هاوڵاتیان دەکرێت لە وەرزی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە وەرزی بەهاری. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ڕۆژان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. خات و ڕۆژان سڵاو لێبێ بەیانیت باش. سەرەتا دەمێ بزانم لە دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان لە وەرزی بەهارە بە دیاریکراوی ئەو پرۆژە یاسایانی کە گفتوگۆی لەسەر دەکرێت کامانن. بەیانیتان باش، بەیانی جەنابەت و کەناڵی کورسات باش. دیارە ئەمڕۆ وەرزێکی تری یاسادانانی پەرلەمانی کوردستان دەست پێکاتەوە و بەرنامەی کار بەرنمەیەکی چڕ و تێر و تەسەلدانراوە. ئەم بەرنمەیە لە سەرەتای دەستپێکردنی هەموو وەرزێکە چەند بڕگەیەک هەیە لە وتەی سەرۆکی پەرلەمان و وتەی سەرۆکی فراکسیۆنەکان لەو بەرنمەیە کە لەم وەرزەیە دایانناوە هەر فراکسیۆنێک پێشکەشیەکەن چ بەرنمەیەکیان هەیە و پاشان پاش ئەم وتانە ئەو پێشنیازە یاسایانی کە خوێندنەوەی یەکەمیان بۆ کرێ ئەوانەی کە خوێندنەوەی دووەمیان بۆ کرێت دەنگدانەکرێت لەسەر چەند پێشنیازە یاسایەک. ئەوەی کە لە دەستپێکیا هەیە 5 پێشنیازە یاسا خوێندنەوەی یەکەمیان بۆ کرێت لەوانە بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەدان و توندوتیژی لە هەرێمی کوردستان، بەرەنگاربوونەوەی نوێشتنی گزی زانستی و ئەوەی کە گرنگە مەراسیمی بە خاک سپاردنی شەهیدێکێکە لە پرۆژە پێشنیازە بڕیارەکان کە لەلایەن فراکسیۆنەکانەوە پێشکەش کراوە. بەگشتی 5 پێشنیازە بڕیار ئەمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ. بەڵێ خات و ڕۆژان مەبەست لە مەراسیمی بە خاکسپاردنی شەیدان بە دیاریکراوی پرۆژە یاساکان چیە، ناوڕۆکەکەی باز لە چی دەکات و چۆن کار لەسەرم بابەتە دەکرێت؟ بەڵێ دیارەمە پێشنیازە بڕیارێکە لەلایەن فراکسیۆنێکەوە پێشکەش کراوە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەمومان نەزانین شەهیدان لە پێناوی خاکی کوردستان لە پێناوی پاراستنی ئەم قوارەیە گیانی خۆیان بەخت کردووە بە مەراسیمێکی شایستە بە خاک بسپێرێن. ئەم پێشنیازە یاسایە پێشکەش کراوە بەڕە بەگشتی پێشنیازە یاساکە گرنگە بۆ ڕێزگرتن لەو فیداکاری ئەوانە کە گیانی خۆیان کردوتە قوربانی لە پێناو خاکی کوردستان و پاراستنی ئەم کیانێکی ئێستا هەمانە. بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە چەند بڕگەیەکی تایە کە کەسانی تر بەدەر لە شەهید دەخرێنە ناو ئەم خراونەتە ناوم پێشنیازە بڕیارەوە. مەسەلەن لەسەر پێشنیازی سەرۆکی هەرێم بەبێەوەی هیچ مەرجێک بەبێەوەی هیچ پێوەرێک دیاری بکرێت دەڵێت دەسەڵاتی سەرۆکی هەرێمە چ کەسێکی کە ئەم مەراسیمەی بۆ ئەنجام بدرێت لە کاتی مردنیدا. دیارێمە زانین شەهید ناوێکی پیرۆزە و شەهید لە یاسای خۆیان یاسای ژمارەی ساڵی 2007 پێناسە کراوە. پێویستە هەر ئەو کەسانە ئەو مەراسیمیان بۆ بکرێت ئەگەر بڕیارە ئەم پرۆژە پێشنیازە بڕیارە تایبەت بێ بە شەهید نابێ هیچ کەسێکی کە بخرێتە ناو ئەم پێشنیازەوە. باشە خات و ڕۆژان دیارە بازەوە دەکەی کە جارێ ئەمە با بڵین پێشنیازە بڕیارە بە شێوەیەکی گشتی پێشەوەی ئەمڕۆ قسە و گفتوگۆی لەسەر بدرێت لەسەر بکرێت کاردانەوە یاخود بۆچوونی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتە چیەکە یاخود بە خاکسپاردنی شەیدێک پێویستە لایەنێکی دیاریکراوە یاخود لەلایەن سەرۆکی هەرێمەوە بڕیار بدرێت کە کام لە شەهیدەکان پێویستە بە شێوەیەکی شایستە بە خاک بسپێردرێت. کاردانەوەی پەرلەمانتارەکان لەسەر ئەم بابەتە چۆنە؟ دیارە ئەمە دانیشتنی یەکەمە بۆ ئەم پێشنیازە بڕیارە بکرێت تەنیا خوێنرێتەوە ئاڕاستەی لیژنەی تایبەتمەندەکان و لیژنەی قانونیەکرێ ئەمڕۆ لە ناو دانیشتنەکە. لەوانەیە هەندێک پەرلەمان ئەمڕۆ بگەنە پەرلەمانتار ئەمڕۆ بگەنە پەرلەمانی کوردستان پێشنیازەکان بەدەست نەگەشت بێت، بەڵام لە ناو بۆکسی هەموو پەرلەمانتارەکانان پێشنیازە دانراوە. بێگومان ئەوە جێگای سەرنجی زۆرینەی پەرلەمانتارانە بێ کە کەسانی تر بەدەر لەوەی کە شەهید بن
یا لە پێناو ئەم خاکەیە کۆششیان کرد بێ و ژیانی لە ژیانی پێشمەرگایەتی خۆیانە دوایەوەی کە کۆچی دوایان کردووە بخرێنە ناو ئەم پێشنیازە بڕیارەوە. بێگومان دڵنیام لەوەی کە پەرلەمانتاران قسەی لەسەرەکەن وە ڕایگشتیش ئەبێ بابەتێکی ڕایگشتیش، چونکە ئێمە شەهید دیاریکراوە، ئێمە لە یاسای شەهیدانە بە حکمی من ئەندامی لیژنەی شەهیدانم گرفتمان هەیە لەسەرەوەی کە کەسانێک پێشمەرگە بوون خەباتیان کردووە لە سەنگەرەکانی بەرگریە، هەتا لە شەڕی داعشاکە لەم کۆتا شەڕانەی کە یەخی هەرێمی کوردستانی گرت واجبا بوون، بەڵام بە گولە شەهید نەبوون، ینی بە دەستی دوژمن شەهید نەبوون لە کاتی واجبە. بۆ نمونە بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لە دەستداوە لە ناو سەنگەرەکانی پێشمەرگە تا ئێستا نەکراون بە شەهید. ئێستا چۆنە بێت کەسانێک کە بێ هیچ پێوەرێک لەسەر بڕیاری جەنابی سەرۆکی هەرێم بڕیار بدرێت بخرێنە ناو یاسایەکەوە کە ناوی بە خاکسپاردنی یاسای شەهید بێت. بەڵێ خات و ڕۆژان تایبەت بم بابەتی کە خۆت باست کرد جگە لە بە خاکسپاردنی شەهیدان بابەتێکی دیکە هەیە گیان لە دەستدانی پێشمەرگەیە لە بەرەکانی جەنگا ببێ ئەوەی با بڵێن پێکرا بێتن لەلایەن با بڵێن دوژمنانەوە. ڕەنگە وەک باسی دەکەی بەڕووداوێکی هاتوچۆ بەڵام لە ئەرکەکەی خۆیدا بووە. ئەمانە تا ئێستا لە با بڵێن ئیمتیازاتەکانی شەهیدیانە و کە سوکاریشان داوا لەوە دەکەن کە هەوڵ بدرێت ئەوانی شۆکو شەهید با بڵێن حسابیان بۆ بکرێت لە هەموو ڕوێکەوە، لە ڕووی موچە، لە ڕووی خانش، ینی لە ڕووی کە سوکاریانەوە بۆ ئەم بابەتە چۆن کارکراوە؟ دیارە ئەمە هەر لە سەرەتای بڵێن لە دەستپێکی ئەم خولەوە هەوڵمان داوە کە یاسای مافی امتیازاتی کە سوکاری شەهیدان هەموار بکەینەوە، بەڵام بەهۆی باوەیەک بەهۆی قەیرانی دارایی ماوەیەک بە بیانووی ئەوەی حکومەتیانووی ئێمە چاکسازیەکەین و چاکسازی لە لیستەکانی شەهیدان ئاکرینەوەی ئەەکەین ئەوەی کە شەهید نەبووە دەرەکرێ بێ بپی ئەو یاسایە ئەوەی کە شەهیدە مافی امتیازاتەکانی پێبەخشێ. تا ئێستا دەستمان گیراوە حکومەت ڕازی نەبووە کە ئێمە ئەم یاسایە هەموار بکەینەوە، ئەوان دەڵێن خۆمان ئەهێنین ئێمە هەموارەکە، ینی ئەگەر هەتا پرۆژه یاسای حکومەت وەستابێ ئەولەویەت لە پێشکەشکردنە ئەدرێ بە پرۆژه یاساکان، ئەگەر چونکە ئێمان زانین لە قەیرانێکی دارایی بووین ئەم چەند ساڵی ڕابردوو، ئەگەر حکومەت توانایی نەبێت پێشنیازێکیان پرۆژەیەک جێبەجێ بکات ئەوە بە پێیەکی لە بەرگەکانی پەیڕە و ڕەت ئەکرێتەوە توانای دارایی نەبێ. تا ئێستا ئێمە بابەتە چارەسەر نەکراوە، جا ئێستا هەندێک بابەتی تر هێنراوەتە ناوەوە. بەڕاستی ئەو بابەتانە گرنگترە، ینی ئەوانەی کە ئەمە یاسای شەهیدان هەمواری یاسای شەهیدان، یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ، ئێمە چەند جار یاسای مناڵەون بووەکانمان پێشکەش کرد حکومەت بە بیانووی بارگرانی داراییەوە ڕەبزی ئەم یاسایی کردووە، ئەم پێشنیازە یاسایی کردووە. بەڕاستی هەمومان نەزانین لە ئێستا مناڵەون بووەکان کێشەیەکی گەورەیەکە بێ چارەسەر بکرێت، تا ئێستا یاسایەکی بۆ دەرنەکراوە و حکومەتیش ڕێگرە لەوەی کە ئەم یاسایە دەربکرێت. بەڵێ خات و ڕۆژان بە شێوەیەکی گشتی ڕەنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر ناومێدیش بوو بێتن لە بڕیارەکانی پەرلەمانی کوردستان لەو پرۆژە یاسایە لەو پێشنیازە یاسایانێکایە، بەڵام لە هەندێک بابەتدا هێشتا چاویان لە بڕیارەکانی پەرلەمانی کوردستانە بۆ ئاساییکردنەوەی بەشێک لە بارودۆخەکانی هەرێمی کوردستان. ئەم پرسیارم تایبەت بە پەرلەمانتاران یەکێتی نیشتمانی کوردستانە لە وەرزی بەهارەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان تا چەندە بە شێوەیەکی جدی کار دەکرێت بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان لە ڕێگەی ئەو پرۆژە یاسا و پێشنیازەیانی کە لە پەرلەمان قسە و گفتوگۆی لەسەر دەکرێت؟ دیارە ئێمە هەر لە دەستپێکی ئەم خولەوە ئێمە بەرنامەی خۆمان هەم بۆ هەموو وەرزەکان، بەڵام ئەوی کە ڕێگری بووە حکومەت بە بیانووی بارگرانی دارایی یا بە بیانووی ئەوەی کە یاسای چاکسازیە چێتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستاژە گرنگترین شت بۆ ئەوەی ژیانی هاوڵاتیان ئاسایی بێتەوە وەکو ساڵانی پێش و ماف و موچەیان وەکو خۆی بۆ بگەڕێتەوە، موچە دوانەکەوێ ئەم وەچە وەرگرتن نەبێ بە هەواڵێک، هەموو کەس کاتی ئاسایی خۆیە موچەکەی وەرگرێ. گرنگترین کار بۆ ئەمە یاسای بودجێ، ینی پێویستە حکومەت پرۆژه یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان، ئەمەش شەفافیت لە
داهاتەکان و لە خەرجیەکانە دەرەخا ئەوە نایەڵێ کە پارێزگایەک بڵێن زیادی بۆ سەرفەکرێ پارێزگایەک کەم تەرخەم بن بەرامبەری ئەگەر حکومت بەبەستی بێ و ئەگەر حکومەتی هەموو هەرێمی کوردستان بێ و حکومەتی هەموو پارێزگا و ئیدارە سربەخۆکان بێ پێویستە یاسای بودجەکە ئیسە هیچ بیانویەک نەماوە قەیرانی دارایینی هەمومانە زانین پێویستە یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و بۆ ئەوەی ئەو لاسەنگیانەی کە هەیە ئەو نائەدالەتیانەی کە هەیە هەمووی چارەسەر بکرێت. بەڵێ خات و ڕۆژان بە شێوەیەکی گشتی ڕەنگە بۆ نمونە لە وەرزی بەهارەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەتر یاسای کار لە قۆناغی کۆتاییە کاری لەسەر بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. پەرلەمانتاران بە شێوەیەکی گشتی و بە دیاریکراویش با بڵێن ئەو یاسا و مادانەی کە زۆرترین ڕەخنەی لەسەر و نزیکە لە تێپەڕاندنی بڕیارەکە کامانن. بەڵێ دیارە ئەمڕۆ پرۆژە یاسای کار دەنگدانی بووە کرێکە خوێندنەوەی یەکەم و دووەمی بووە کراوە و راپۆرتی کۆتایی ئامادە کراوە لەلایەن لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاساییەوە ئەمڕۆ دەنگدانی بۆ کرێمە یاسایەکی گرنگە ئەگەر دەربچێنرێ بۆ ئەوەی هاوسەنگی و بۆ ڕێخستنەوەی کار لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هاوسەنگی لە نێوان مافەکانی کرێکار و ئەو ئەرکێک کە لەسەرێتی بەرامبەر بە خاوەن کاروە بۆ ئەوەی بۆ شێوە بۆ پێوەرە نێو دەوڵەتیانەی کە هەیە جارێکی کە یاسای کار لە هەرێمی کوردستانە پەیڕەو بکرێمە یەکێکە لەو یاسا گرنگانەی کە ئەمڕۆ دەنگدانی لەسەرەکرێت و دەچێتە بواری جێبەجێکردنەوە دوای ئەوەی کە پەسەند کرا. یاسایەکی تری گرنگ یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆی ئێمە دوو جار لە فراکسیۆنی سۆز ئەم پێشنیازە یاسایەمان پێشکەش کردووە بەڵام تا ئێستا حکومت بە بیانووی ئەوەی خۆی ئامادەیەکات ڕەزامەند نەبووە و نەیگەڕانەوە جاری دووەم هەر نەگەڕێنراوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان دەڵێن ئێمە خۆمان یاساکەمان ئامادە کردووی نێرینە پەرلەمانی کوردستان. ئەم یاسایانە زۆر گرنگن بەڕای من کە لە لیژنەی شەهیدانم یاسای مناڵەون بووەکان یاسایەک دەربچێت بۆ مناڵەون بووەکان ئەمە یاسایەکی زۆر گرنگە. بەگشتی چەندین یاسا هەیە یاسای وەبەرهێنان قانونی بڵێن تەنزیمی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەوەژە هەر لە دەستپێکی ئەم خولەوە چەندین جار پێشکەش کراوە و حکومت دەڵێ خۆمەی نێرم تا ئێستا نەنێراوە بۆ ڕێخستنەوەی کەرتی وەبەرهێنان چەندین یاسای گرنگ هەیە کە پێویستە لە ئێستا کاری لەسەر بکرێت و حکومەتیش جێبەجێ بکات. باشە خات و ڕۆژان کەواتە فشارەکان لەسەر لایەنی پەیوەندیدار و حکومت لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە چی بۆ بۆەوەی گرنگترین ئەو پرۆژە یاسانی کە باست کرد بهێنرێتە پەرلەمانی کوردستان گەرچی تەمەنی پەرلەمانی کوردستان ئەگەر بڵین زۆری نەماوە بەڵام بتواندرێت کاری لەسەر بکرێت. این بەپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کارەکەین یەکێ لە ئەرکەکانمان کە چاودێریکردنی حکومەتە چاودێریکردنی حکومەتە لە جێبەجێکردنی یاساکانە و ئاڕاستەکردنی پرسیارە ئەمە ئەگەر لە بڕگەیەکە لە مادەیەکە یاسایەک جێبەجێ نەکراوە دواتر بانکردنی لایەنی پەیوەندیدارە لە حکومەت ئەگەر بەرپرسیارەتەکەی خۆی بەجێ نەگەیانە و بەرپرسیارەتی لەسەر شانێتی و دواتر هەتا ڕادی پرساندنی دەتوانێت پەرلەمانی کوردستان هەر وەزیرێک هەر کەسێک لە ئەندامانی کابینەی حکومت کە کەم تەرخەم بێ دەتوانێت بانگێش بکرێ بۆ پەرلەمانی کوردستان و تا لێسەندنەوەی متمانش پەرلەمانی کوردستان دەتوانێت و ئەرکەی خۆی جێبەجێ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ خات و ڕۆژان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ زانیاریەکانت.